هاوڵاتیەکی هەڵەبجە وە خۆی دەڵێ 18 ساڵە تابلۆی ژمارەیەکی داوە لە ئۆتۆمبیلەکەی. خەڵکێکی زۆریش لە بەرامبەر کارە مرۆڤایەتیەکانیدا پشتیوانی لێ دەکەن، دەشخوازن ژمارەیەکی پێ ببەخشێت. شایانی ئەو ڕقم چون کە گەورەترین خزمەت بە مرۆڤایەتی کردووە، ئەویش کاری هەڵگرتنەوەی بۆم بوو تەقەمەنی لە ناوچەکانی کوردستان بە تایبەتی خۆتەزانی هەڵەبجە شوێنی حربی عێراق و ئێران بووە، زۆرترین تەسحی داوە. ئەگەر من نەبووە زۆرترین کەم ئەندا بووم، بەڵام بە قوت و ئیرادەی خۆم لە ماوەی ئەم 30 ساڵی ڕابردووە من توانیم بە خزمەتی گەورە بە خەڵکی هەڵەبجە بکەم و دوو برام لەگەڵ ما شەهید بێ و کوڕێکی ئامادەمە لەگەڵ ما شەهید بێ و برایەکیشم چاوێک و قاچێکی لەدەست بەوە خۆشم هەردوو قاچەکانم خۆم کرد بە تاسیە. ئەگەر من شایانی ئەو خەڵاتم ئەو ڕقم یەکەم بمدەنێ سپاسیان ناکەم، ئەگەر شایانی ژێکی لە من زیاتر خزمەتی کردو با بدرێ بە هەرەوەی. بازرگان و وەبەرهێنەرەکانیش چاویان لە ژمارەی تابلۆکانە و دەڵێن نابێت تابلۆکان لەسەر هیچ ئەساسێک ببەخشێن. و من داوام کردەوە بۆ بەرهێنەرێک ئەو ژمارانە بە شێوازێکی مەحسوبێت و هەروەها لەسەر حسابی خەڵکی هەڵەبجە خەڵک وەری نەگرێت، بەڵکو بخرێتە منافەسەوە. بۆ نمونە من داوام کردووە و لەو ماوەی پێشوشا پۆستێکم کرد، ئەمە دەنگدانەوەی زۆر گەورەی هەبوو، داوام کرد بۆ نمونە ژمارەیەک من ئامادەیم هەیە داخڵی کێبەرکێکە بکەم بم یەکەم دقا من 100,000 دلارێن بە ژمارەیەک و دڵنیاشم ئەم نرخە لەبەروی هەندێک دەوڵەمەندی هەڵەبجە تەلەفۆنیان بۆ کردم زۆر گلەیان لێ کردوم، ئەم نرخە ئەڕوا بۆ زیاتر لە 500,000 دلار بۆ چونکە ئێستا ژمارەیەکی پارێزگاکانی تر نرخی نزیکی 1 ملیۆن دلارە. حکوومەتی هەرێم بڕیاری داوە لە مزایدەیەکی ئاشکرادا سەرجەم ژمارەکان یەکلا بکاتەوە، تەواوی داهاتەکەشی لە پرۆژە خزمەتگوزاریەکانی هەڵەبجەدا سەرف بکات. ئۆتۆمبیلەکان دوای جژنی سەڵا لە مەزادی علەنیە واتە بە شەفافیت هەموو ژمارەکان دەخوێتە ناو بازاڕەوە بۆ فرۆشتن. هیچ ژمارەیەک نادێ بە هیچ کەس. داهاتەکەی بۆ پەرەبێدان بۆ ئاوەدانی بۆ پرۆژەکانی پارێزگای هەڵەبجە. وەزارەتی ناوخۆی عێراق لە 2 ساڵی 2018 فەرمانی دروستکردنی تابلۆی ئۆتۆمبیلی بە ناوی هەڵەبجە عێراقەوە دەرکردووە. حکوومەتی هەرێمیش لە ئێستادا کۆمپانیایەکی بۆ کارەکە ڕاستپاردووە، بڕیاریشە لە دوای مانگی ڕەمەزان کۆمپانیاکە دەست بەکار بێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.